بسم الله الرحمن الرحيم والنازعات غرقا والناشطات نشطا. خوای گەورە سوێن دەخوات بە فریشتەکان کاتێک کە زۆر بە توندی و بەهێز ڕۆحی بەندەکان لەو پەڕی لاشیان دەردەکێشن مەبەست پێی ڕۆحی کافرانە. وەخوای گەورە سوێن دەخوات بەو فریشتانی کە ڕۆحی باوەڕداران بە گورج و گۆڵی دەردەکەن و ڕای دەکێشن بەبێ ئەوەی کە ئازارێکی زۆریان پێ بگات وەکو ڕۆحی کافران. والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا. خوای گەورە سوێن دەخوات بەو فریشتانەی کە بە خێرایی فەرمانی خوای گەورە لە ئاسمانەوە دادەگرن بۆ زەوی وەوتراوە مەبەست لەمانە مردنە یان ئەستێرەکانە یان کەشتیەکانە بەڵام تەواوتر ئەوەیە مەبەست پێی فریشتەکانە. وەخوای گەورە سوێن دەخوات بەو فریشتانی کە پەلە دەکەن لە ئیمان هێنان و بەڕازداناندا یاخود پەلە دەکەن لە گەیاندنی ڕۆحی باوەڕداران بە بەهەشت. خوای گەورە سوێن دەخوات بەو فریشتانی کە کاروباری ئەم بوونەوەرە هەڵدەسوڕێنن بە فەرمانی خوای گەورە و فەرمانی خوای گەورە لە ئاسمانەوە بۆ سەر زەوی دادەگرن. يوم ترجف الراجفة تتبعها الرادفة قلوب يومئذ واجفة أبصارها خاشعة. ترسناکی ڕۆژی قیامەت. ڕۆژی قیامەت کاتێک کە ئیسرافیل فووی یەکەم دەکات بە کەڕە ناو شەیپوردا و دنیا تێک دەچێ و زەوی دەهەژێت. بە دوای ئەوەدا فووکردنی دووەم دێت کە دروستکراوەکان هەموویان زیندوو دەبنەوە لە گۆڕەکانیان دەردەچن و بەرەو ساحەی مەحشەر بەڕێ دەکەون. لەو ڕۆژەدا دڵەکان هەمووی شڵەژاو و ترساون کاتێک کە ئەو دیمەنە ترسناکی ڕۆژی قیامەت دەبینن و چاویان شۆڕ و زەلیلە و ناتوانن چاو بەرز بکەنەوە لەبەر ترسناکی ئەو دیمەنانە کە لە ڕۆژی قیامەتدا هەیە و وتراوە زیاتر مەبەست پێی کافرانە. يقولون أئنا لمردودون في الحافرة أئذا كنا عظاما نخرة. کافرانی قوڕەیش بە دووریان دەزانی کە زیندوو بوونەوە هەبێت و دەیانوت ئایا ئێمە لە دوای ئەوەی کە خراینە ناو گۆڕەوە لاشەمان ڕزی سەر لە نوێ زیندوو دەکرینەوە؟ ئایا لە دوای ئەوەی کە ئێمە ئێسقانەکانمان لە ناو خۆڵدا ڕزی سەر لە نوێ دروست دەکرێنەوە و زیندوو دەکرینەوە؟ قالوا تلك إذا كرة خاسرة فإنما هي زجرة واحدة. وتیان ئەگەر ئەمەی محەممەد صلی الله عليه وسلم دەیڵێ ڕاست بێت و زیندوو بوونەوە و لە پرسینەوە هەبێ ئەمە دۆڕاندنێکی ڕاستەقینەیە ئێمە ئەدۆڕین لەبەر ئەوەی لە دنیادا ئیمانمان نەهێناوە و کردەوەی چاکمان نەکردووە و خۆمان بۆ ئامادە نەکردووە. خوای گەورە دەفەرمێت ئەم ڕۆژە بە دوور مەزانن چونکە تەنها یەک هاوارکردن و فووکردنێکە کە ئیسرافیل فوو دەکات بە کەڕەنادا سەرەتاکان و کۆتاییەکان هەمویان لەبەر دەستی خوای گەورەدا زیندوو دەبنەوە و لە پرسینەوەیان لەگەڵدا دەکرێ. فإذا هم بالساهرة هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى. هەر هەموو خەڵکەکە لە ساحەی مەحشەردا لەسەر زەویەکی تەخت کۆ دەبنەوە لە بەردەستی خوای گەورە بۆ لێ پرسینەوە ئایا هەواڵ و بەسەرهاتی موسا پێغەمبەرت صلی الله عليه وسلم بیستووە یاخود بەدڵنیایی ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەواڵ و بەسەرهاتی موسا پێغەمبەرت صلی الله عليه وسلم پێگەیشتووە لەگەڵ فرعوندا و خوای گەورە لە قورئانی پیرۆزدا بۆی باس کردووی؟ کاتێک کە خوای گەورە بانگی لە موسا کرد صلی الله عليه وسلم لە کێوە پاک و پیرۆزەکەدا کە دۆڵێک بووە لە شاخی سەینا ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە خوای گەورە قسە دەکات و سیفەتی قسەکردنی هەیە. طووە ناوی ئەو دۆڵەیە لە شاخی سەینا لەوێ خوای گەورە بانگی لە موسا کرد عليه السلام ئەی موسا صلی الله عليه وسلم بڕۆ بۆ لای فرعون
لەبەر ئەوەی فرعون توغیان و سەرکەشی کردووە و سنووری بەزاندووە لە کوفرکردن و شەریکدانان و چەوساندنەوەی خەڵکی و زوڵم و ستەمدا. فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فرآه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى. پێی بڵێ ئایا ئەتەوێ خۆت پاک بکەیتەوە لە شەریکدانان بۆ خوا و لە تاوان و زوڵم و ستەم بەوەی کە ئیمان بێنیت و ڕێنمایت بکەم بۆ پەرستنی خوای گەورە بە تاک و تەنها، خوای گەورە بپەرستی و شەریکی بۆ دانەنەی و ترسی خوای گەورە بچێتە دڵتەوە بە تاک و تەنها لە خوای گەورە بترسی بۆ ئەوەی دڵت نەرم بێت. موسا صلی الله عليه وسلم بەنەرمی قسەی لەگەڵدا کرد. موسا صلی الله عليه وسلم معجزە هەرە گەورەکەی نیشاندا بۆ ئەوەی کە ئیمان بێنێت و مسلمان بێت. مەبەست لە معجزەکە بۆچانەکەی بووە، یاخود کە دەستی دەرکردایە سپی ئەبوو لە درەوشایەوە، یاخود حجە و بەڵگەی بۆ هێنایەوە بۆ ئەوەی کە مسلمان بێت. بەڵام فرعون لە جیاتی ئەوەی ئەو حەقە بەڕاستدا بنێ بە درۆی زانی و سەرپێچی موسای صلی الله عليه وسلم کرد و هیچ سوودێکی لە بانگوازی موسا صلی الله عليه وسلم نەبینی. پاشان پشتی لەو حەقە هەڵکرد و وەڵامی نەدایەوە و هەوڵ و کۆششی کرد بۆ کۆکردنەوەی ساحیران. فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى فأخذه الله نكال الآخرة والأولى. وأو كاتا سربازەکانی کۆکردەوە یاخود هەموو ساحیران و جادوگەرانی کۆکردەوە بانگی کردن هەر هەمووتان کۆ ببنەوە و ئامادە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی موسا و خەڵکەکەشی کۆکردەوە. وتی من پەروەردگاری هەرە بەرزی ئێوەم، نەمزانی وەجگە لە من پەروەردگار و خوایەکی ترتان هەبێت. خوای گەورە شتۆڵی لێ سند و لە دنیا و قیامەتدا کردی بە پند و عیبرەت بۆ هەموو ستەمکاران و کافرانی تر. إن في ذلك لعبرة لمن يخشى. بەڕاستی ئەمە هەند و ئامۆژگاریە بۆ هەر کەسێک کە بترسێ و ترسی خوای گەورەی لە دڵدا بێت. توانا و دەسەڵاتی خوای گەورە. أأنتم أشد خلقا أم السماء بناها رفع سمكها فسواها وأغطش ليلها وأخرج ضحاها. ئایا دروستکردنی ئێوە سەختتر و قورسترە یاخود دروستکردنی ئەو ئاسمانە کە خوای گەورە دروستی کردوون؟ ئاسمانێک کە بە چاوی خۆتان ئەیبینن کە چەند گەورەیە خوای گەورە دروستی کردووە و لەسەر ئێوە ڕایگرتووە. ئایا ئەمە قورستر و سەختترە یاخود دروستکردنەوەی ئێوە لە دوای مردن؟ بێگومان دروستکردنی ئاسمانەکان گەورەترە. ئیتر بۆ باوەڕ بەوە ناکەن کە خوای گەورە لە دوای مردن توانای هەیە سەر لە نوێ زیندوتان بکاتەوە و ئاسمانی لەسەر سەرتان وەکو بینایەک بەرز کردووە و ڕێک خستووە و شەوەکی تاریک کردووە بۆ ئەوەی تیایدا پشوو بدەن و ڕۆژەکەشی ڕووناک کردووە بۆ ئەوەی بگەڕێن بە دوای بژێوی و ڕستقی خوای گەورە و بازرگانیدا. والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم. ولدواي أويش زوي راخستوا. ابن كثير و ابن جرير دفرمون یەکەم جار خوای گەورە زەوی دروست کردووە پاشان ئاسمانی دروست کردووە پاشان لە دوای دروستکردنی ئاسمان زەوی ڕاخستووە ئەگەرنا وەکو دروستکردنەکە سەرەتا زەوی دروست کردووە پێش ئاسمان. لەو زەویەشدا ئاوی دەرکردووە وەکو دەریا و زەریا و ڕووبار و دەریاچەکانی و کارێز و بیرەکان وەک ژووگیای لەوەڕیشی بۆ ئاژەڵەکانتان دەرکردووە و شاخەکانیشی وەکو سنگ و مێخ بە ناخی زەویدا داکوتیوە بۆ ئەوەی کە ئەو زەویە جێگیر و چەسپاو بێت و نەجوڵێت و نەهەژێت. ئەمانە خواردنن بۆ خۆتان و ئاژەڵەکانیشتان بۆ ئەوەی لەسەر زەوی سوود ببینن. خوای گەورە ئەو شتانی بۆ ژێربار کردوون ڕۆژی قیامەت و ترسناکیەکەی. فإذا جاءت
يوم يتذكر الإنسان ما سعى وبرزت الجحيم لمن يرى کاتێک کە بەڵاو موسیبەتە هەرە گەورەکە دێت کە هاتنی ڕۆژی قیامەتە کە لە هەموو بەڵاو موسیبەتێک گەورەتر و سەختتر و قورسترە لەو ڕۆژەدا کاتێک کە قیامەت هات هەموو مرۆڤێک بیر دەکاتەوە و دەزانێت کە کردەوەی چاک یان خراپ چی کردووە هەمووی بەبیردادێت لەبەر ئەوەی ئەبینێ ئەوەی کە لە دنیا کردوێتی فریشتەکان هەر هەمویان نووسیوە و پاراستووە لە نامی کردەوەکانیدا و دۆزەخیش دەردەکەوێ و خەڵکی بە چاوی خۆیان دەیبینن فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى ئەو کەسەی لە دنیادا کوفری کردبێت بە خوای گەورە و تاوان و سەرکەشی کردبێت و سنووری بەزاندبێت و ژیانی دنیای پێش خستبێ بەسەر قیامەت و دینەکەیدا لە حرام نەگەڕابێتەوە ئەوە بەدڵنیایی دۆزەخ شوێنی گەڕانەوەی ئەوانە و لە دۆزەخدا دەمێننەوە وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى بەڵام کەسێک لە دنیادا ترسا بێت لە ڕاوەستان لە بەردەستی خوای گەورە و زانی بێتی ڕۆژێک دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و لە ترسی خوای گەورە قەدەغەی نەفسی خۆی کردبێ لە هەوا و ئارەزوو جڵەوگیری کردبێ ئەوە بەدڵنیایی شوێنی گەڕانەوەی ئەوان بەهەشتە لەبەر ئەوەی لە دنیا خۆیان پاراستووە خوای گەورە لە قیامەت پاداشیان ئەداتەوە بە بەهەشت يسألونك عن الساعة أيان مرساها فيما أنت من ذكراها إلى ربك منتهاها ئەوە بەدڵنیایی شوێنی گەڕانەوەی ئەوان بەهەشتە لەبەر ئەوەی لە دنیا خۆیان پاراستووە و خوای گەورە لە قیامەت پاداشیان ئەداتەوە بەهەشت ئەی محەممەد صلى الله عليه وسلم پرسیارت لێ دەکەن کەی ڕۆژی قیامەت دێت ئەی محەممەد صلى الله عليه وسلم تۆ هیچ زانیاریەکت پێ نییە سەبارەت بە هاتنی ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەردەوام پرسیاری لێ دەکرا سەبارەت بە کاتی هاتنی ڕۆژی قیامەت داخوای گەورە ئەم چەند ئاەتی دابەزاند ئەو پەڕی زانیاری هاتنی ڕۆژی قیامەت لای خوای گەورەیە و جگە لە خوای گەورە هیچ کەسێکی تر نازانێت کەی ڕۆژی قیامەت دێت إنما أنت منذر من يخشاها كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها تەنها ئیشی تۆ ئەوەیە هەر کەسێک لەو ڕۆژە بترسێ تۆ ئاگاداری بکەیتەوە و بیان ترسێنی لە سزای خوای گەورە لەو ڕۆژەدا لە ڕۆژی قیامەت کاتێک کە خەڵکی لە گۆڕەکانیان بەرز دەبنەوە بەرەو ساحەی مەحشەر بەڕێ دەکەون دەبینن وا دەزانن لە دنیادا نەژیاون تەنها نیو ڕۆژ نەبێت عەشیەتەن واتە لە نیوەڕۆوە بۆ خۆر ئاوابوون ئەو دوحاها یاخود لە خۆرکەوتنەوە تاوەکو نیوەڕۆ واتە ئەگەر خەڵکی لە دنیادا 100 ساڵ ژیا بێتن لە ڕۆژی قیامەتدا وا دەزانن تەنها نیو ڕۆژ ژیاون واتە دنیا زۆر هیچ و بێنرخە بۆیە نابێت مرۆڤ لەم دنیا کەمەدا خۆی تاوانبار بکات و ئەو قیامەتە هەمیشەیە بدۆڕێنێ بەهۆی دنیایەکی کەم و فانیەوە کە کۆتایی دێت والله ئاعلم